مایک پۆمپیۆی وەزیری دەرەوەی ئەمریکا لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا لە نیویۆرک ڕایگەاند دوایەوەی حکوومەتی واشنگتۆن میکانیزمێکی نوێی بۆ نوێکردنەوەی سزاکانی سەرێران دیاری کرد هاوپەیمانەکانی ئەمریکا لە ئەوروپا لە ئەنگریکردنی خۆیان بۆ دەسەڵاتدارانی ئێران هەڵبژارد. لە دوانەکەی وەزیری دەرەوەی ئەمریکا وەڵامێک بوو بۆ ڕاگەیاندنێکی هاوبەشی فەڕەنسا و بەریتانیا و ئەڵمانیا و تیایدا تاکیدیان لەوە کردوێتەوە کە ئەمریکا هیچ مافێکی یاسایی نییە بۆ ئەوەی میکانیزمی ناسراو بە سناپاک بخاتە ڕوو بۆ نوێکردنەوەی سزا نێودەوڵەتیەکانی سەرێران. دوای خستنەڕووی میکانیزمی سناپاک بەڕەسمی مایک پۆمپیۆی وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەاند جگە لە ئەمریکا هیچ وڵاتێکی تر بوێری ئەوەی نەبووە پرۆژە بڕیارێک لەسەر ئایندەی سزاکانی سەرێران بخاتە ڕوو بەڵکو لە جیاتی ئەوە لە ئەنگری خۆیان بۆ دەسەڵاتدارانی ئێران هەڵبژارد. لە کاتێکدا دۆستەکانمان لە فەڕەنسا و ئەڵمانیا و بەریتانیا لە کۆڕ و کۆبوونەوە تایبەتەکاندا بەردەوام تاکیدیان لەوە کردوێتەوە کە نابێت ئابڵوقەی کڕینی چەک و کەلوبەلە سەربازیەکان لەسەر ئێران لاببرێن. ئەو سێ وڵاتی ئەوروپا ئاماژە بەوەش دەکەن کە سەر ڕایکشانەوەی ئەمریکا لە ڕێکەوتن نامە ئەتۆمیەکە لەگەڵ ئێراندا ئەوان هێشتا پابندن بە پلانی کاری هاوبەشەوە و لەو باوەڕەدان کە دەبێت پرسی ڕێزنەگرتن لە پابندی ئێرانیەکان بەو دەخانەی کە لە پلانی کاری هاوبەش داهاتووە لە چوارچەوەی گفتوگۆی بەشداربوانی ڕێکەوتن نامەکەدا چارەسەر بگرێت. ئەو سێ وڵاتە تاکیدیشیان لەوە کردوێتەوە کە داوا لە ئێران دەکەن چاوخشانەوە بە هەموو ئەو کارانەیدا بکات کە پێچەوانەی پابندیەکانێتی بە بەرنامەی ئەتۆمیەوە و لە زووترین کاتدا بگەڕێتەوە سەر ڕێڕەوی ڕێزگرتنی تەواو لەو پابندیانە. لە ساڵی 2010ەوە کە دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا کشانەوەی وڵاتەکەی لە ڕێکەوتنامەی ئەتۆمی نێوان ئێران و وڵاتە زلێزەکانی جیهان ڕاگەیاندووە و سزاکانی سەر ئێرانی نوێ کردوێتەوە گرژی و ئاڵۆزیەکان لەسەر پرسی ئێران بەرەو هەڵخشان چوون. بەپێی میکانیزمی سناپاک کە لە ناوەڕۆکی ڕێکەوتن نامە ئەتۆمیەکەی ساڵی 2015 نێوان ئێران و وڵاتانی زلهێز داهاتووە هەر لایەنێکی بەشداربووی ڕێکەوتن نامەکە مافی ئەوەی هەیە بە بیانووی پێشێلکردنی بەڵەنەکان لەلایەن تارانەوە داوای نوێکردنەوەی سزاکانی سەر ئێران بکات. بەڵام سەرجەم وڵاتانی ئەندام لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی گومانیان هەیە لەوەی ئەمریکا پەنا بۆ ئەو هەنگاوە ببات چونکە ئەمریکا لە ساڵی 2018دا بە بڕیارێکی دۆناڵد ترامپ لە ڕێکەوتن نامەکە کشاوەتەوە.